کوردستانی نوێ ناوێکە بۆ کوردستانێکی نوێ کە دوای ڕاپەڕین هاتەکایەوە. ئەم کوردستانە هەر مانە جغرافیەکەی ناگرێتەوە کە بریتە لە خاکی پیرۆزی نیشتمانی کوردان، بەڵکو مانایەکی سیاسیشی هەیە کە کوردستانێکی نوێمان گەرەکە، کوردستانێک کە پڕ لە ئازادی، دموکراتی، مافی مرۆڤ بێت. لە ساڵیادی دامەزراندنی ڕۆژنامەی ئازیزی کوردستانی نوێ بە وتەیەکی سەرۆک مامجەلال دەست پێ دەکەین کە دەڵێت کوردستانی نوێ زاراوەیەکی سیاسیە بۆ کوردستانێک کە هەزاران شەهید گیانیان لە پێناویدا بەخت کردووە. ڕۆژنامەی کوردستانی نوێ لە یادی 29 ساڵیدا خاوەنی کۆمەڵێک ئەزموونی کاری ڕۆژنامەوانیە و بە درێژایی تەمەنی لە خزمەتی دۆزی ڕەوای میلەتدا بووە، بەڵام هەرگیز پێوەر و نۆرمە گشتیەکانی دنیای ڕۆژنامەوانی فەرامۆژ نەکردووە. ڕۆژنامەی کوردستانی نوێ لە پاش ڕاپەڕین و لە 12/1992 بە هەوڵ و کۆششی مامجەلال و سەرکردایەتی یەکێتی دەرکرا. هەتا ئێستاش لە کاروانی ڕۆژنامەوانی کوردیدا بەردەوامە و خزمەتێکی ئێجگار گەورەی بەو بوارە گەیاندووە. لە ڕۆژی 1993 دەستەی نووسەران و نووسینگەی سلێمانی و دهۆک چوونە دیداری مامجەلال و لە ڕێوڕسمێکی تایبەتدا میدالی کوردستانی نوێ بۆ ساڵی 1992 پێشکەش بە مامجەلال کرا بۆ ڕێزێنان لەو پشتیوانیە مادی و معنەویی کە بۆ ڕۆژنامەکەی دەسەبەر کردووە. جگە لەو نووسین و وتارە بە پێزانەی کە لاپەڕەکانی ڕۆژنامەکەی پێ دەوڵەمەند کردووە. لە ئێستاشدا ڕۆژنامەی کوردستانی نوێ سەرباری پاشەکشە ڕۆژنامەی کاغەز و دۆخی نەخوازراوی دارایی هەرێم بەردەوامە لە دەرچواندنی ڕۆژنامەکە، چونکە ئەو ڕۆژنامەیە خاوەنی ستافێکی دڵسۆز و ئەمەکدارن بە ڕێبازی مامی گەورە، هەر بۆیە قەیرانی دارایی و نەبوونی کاریگەری نەبووە لەسەر دەرچواندنی ڕۆژنامەکە و ئەدای ڕۆژنامەوانی کوردستانی نوێ. کوردستانی نوێ توانیوێتی لە بواری ڕۆژنامەوانیدا ڕۆڵ و پێگەی کاریگەری هەبێت لە بەرەو پێشبرزنی ڕەوتی ڕۆژنامەگەری کوردیدا کە ئەمە ژێکێکە لە دەستکەوتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، کە ڕۆڵ و کاریگەری سەرۆک مامجەلال لە سەر و هەمویانەوە کە هەمیشە خاوەن بیرۆکە و پشتیوانیەکی بەهێزی کوردستانی نوێ و ڕۆژنامەنووسان بووە. بۆیە کوردستانی نوێ توانیوێتی لە هەموو ڕۆکانی فکری و فەرهەنگی و ئابووری و سیاسی و ئەدەبدا دەرگاکان بکاتەوە. هەمیشە بە سنگێکی فراوانەوە ئامێزی بۆ ڕەخنەوە پێشنیارەکان کردوتەوە و لە هەنووکەشدا کوردستانی نوێ سەرباری دەرچواندنی بەردەوامی ڕۆژنامەکە هەفتانە لە ڕێگەی ساڵۆنی کوردستانی نوێوە خوێندنەوە بۆ پەرتووکێک یاخود میوانداری نووسەرێک یان کەسایەتیەک دەکەن، یاخود بابەتێکی ڕۆژ بە ئامادەبوونی نووسەران و ڕۆژنامەنووسان تاوتوێ دەکەن و کۆڕی لەسەر دەگرن کە ئەوەش بۆ خۆی چالاکیەکی تری ستافی ڕۆژنامەکەیە لە پێناو خزمەتکردن بە کایی ڕۆشنبیری کوردی.